کاغذات چۆنی؟ هەلۆ قادر نادر ئەو سەرۆژ سندیکایە خە پێی نەڵێی داوەشێ باشە ڕۆژێکە بکەین ئازاد حەمەد ئەمین شەرم لە خۆت ناکەی سەرۆژ خۆت پێ سەرۆژ سندیکا و ڕۆژنامە نووسەوە هەبێ ئەتەکێتی یان ئەترسی کورە هیچ مێژووی پاک بێ لە خۆی نەترسێ کۆیلە نەبێت بڕوا بکە قەت وا داناخە هەمووتان لە خۆتان دەترسن ئەگەرە چ دەترسی ئەگەرت ئەوەت نەبی بەداخەوە وەرە ئەوانە بووینە ڕێشسپی ڕۆژنامە نووسی کورد باشە تو شرم لە خۆت ناکەی منداڵێکت هەیە بە سۆسیال دەژی دەخۆت شرم لە خۆت بکەت بقا ئەتو ڕۆژنامە نووسی دەست پیاوی بێئەدەبی هیچکە نییە پیاوی بێئەدەبی قوخاڕی تفلە ئەژداد و لە قۆت و من برادری زۆر قزم و کەسی تۆم بەرا من قەت نەمزانین تۆ ئەندە پیاوی قوخاڕی ئەوەی دیتان ئەوە ئەخلاقی نێوان دوو کەسە بەرەی دەسەڵات و خەڵکانێک کە بەخنەگری ئەو دەسەڵاتن و ئەوە یەکەم جار نییە ڕوبەڕووی من دەبێتەوە هەمووتان دەبین ئەمە لە چەند ساڵی ڕابردوو دەیان جار لە ئاستی بەرزەکانیان ئەو گوتەبێژی حکوومەت لەوەی گەورەتریان نیە ئەنی حکوومەتی هەرێم جوێنی وای پێداوم متەسەڕەفی هەولێر جوێنی وای پێداوم پەرلەمانتاریان جوێنی وای پێداوم کارژێڕەقی ئەوڕۆپایان جوێنی وای پێداوم هەمووش نیشانەی ئەوەیە ئەم تەنگم پێیان نییە ئیفلاسن خاوەن هیچ بیر و باوەڕێک نین ئەو کەیسەش بۆیە باز دەکەمەوە دەمەوێت بڵێم یعنی سەیریان کەن یعنی لەوانە نابی دەبی ئەخلاقیان بەرزتر ئەو تۆپیانە لۆگۆی ڕۆژنامەگەریە لۆگۆی گوتاریانە ئەو ئەخلاقەتی تف دەکەن ئەوە ئەخلاقەتی جوێن بە ئەبوو ئەژدادی من دەداتن لە کاتێکدا مێژووی ئێمە دیارە و مێژووی ئەوانەش دیارە ئەوە ڕفتاریانە ڕفتاری ئێمەش ئەو دەبینن قەسەچی بەتەنیا ئەوان ئەو سوپایە گەورەشان دەستە هاوڕیانە لەسەر هەندە ئێستا نمونەی بەبیرم هاتەوە بە پەلا جێگری یۆران پێرشۆن ساڵی سەرۆکوەزیرانی 2002 بووە بزانەوە ڕووداوە بەس لە تەلەفۆن کە دایخست لەگەڵ ڕۆژنامە نووسێک دەیادی کرد بۆی زانیم قەپات دەکات وتی فیفان واتە ئەوکو بەنعلەت بێ بڕوا بکە ئابڕۆیان بەر تەداوای لێبردنی کرد کەچی کاکەوە تفەکە تف کورە ئەوە جوێن دەداوەکو سەرسەریەکی سەجادا باش ئەمە لۆ گلەی لە مەحموود سەنگایی بکەین لۆ گلەی لە بەڵتەچیشی بکەین یعنی بەجددیمە کە ئەوە لۆگۆی پارتی بکە گوتەبێژی کە متەسەڕەفی ئاوا بێ بۆ ئەمە گلەی لە بەڵتەچەکانیان بکەین یعنی ئەوە پێدەچی لە ئەلفیان لۆیان هەموو وابن بە دەگمەن تاکوتەرایان بی وەوە کەلتورێکە دەبێت دژی بوەستین جوێندان بە خەڵکی ئۆپۆزیسیۆن دەرێ جوێن دەدەن بەس ئەوە خۆ بە پراکتیک دیارە هەمووتان دەبین ئەمە چۆن ئەوە دەبن مزەڕەت ئەوەیە ئیفلاسن لە بەرامبەر ئێمە و ئەو پرسیارانەی ئێمە دەیکرد ڕۆژنامە نووسی کوردستان ناتوانن فەقیرانە ئەوان ئەو نوع پرسیارانەی ئێمە بکەن بە هەزار شێوە ئەزیەتیان بدەن هاوڕێیان بێمە سەخاڵشکە و زۆر باز دەکری ڕۆژنامە بە باشە وەرە هەموو میدیای ڕۆژنامەگەری پارتیوشێتی بزن چیانە شادەی وەگرتیە چەندیان شادیان لە زانکۆیەکی لەسەر ڕاگەیان دەکردی کورە هەموو ئەسڵەن نەک شادیان نیان ئەخلاقی ڕۆژنامەگەریشیان نییە کە بێن ئازاری ئەو خەڵکەی بۆ گواستنەوە ئەو ئێمە لەو ئەوروپای خۆشەی تەمەنی خۆمان هەڵوەران لە پێناوی ئازادی مافی مرۆڤ خۆ ئەگە خەباتی ئەو ئێمەمانان و ئەو دەنگانەی ئەوروپا و سەدان دەنجی ئەوروپا و دەیان دەنجی سەدان دەنجی کوردستان نەبی ئێوە چستان کردێ لە بۆ ئازادی بەجددی شەرم بڕۆنە دیار ئاوێنە ڕووداوەکان بژمێرێنە دەیان ڕووداوی گەرما و گەرم بزانام چستان کردیە کوا هەڵوێستان خۆدا وشە ڕێزکردن بەسی فاش و نازەکانی ژوشی جوانیان ڕێز کرد بەس خاڵین لە ئەخلاق خاڵین لە ئەخلاق لە هەڵوێست لە جوانی لە مێژووت فەرقیمە و ئەوانە بڕوا بکەم قسە سەر ئازادەشم نەدەکرد بستەمێ بزانم بڵێن لۆگۆی پارتی ئەوەیە لە ڕۆژنامەگەری کە جوێن دەدە کە تف دەکاتن ئەگەر چیە کەی مشکیلەیە هاوڕێیان وەرە سەیرکەن ئەو هەموو زیندانەی بادینان 3 ساڵە
ئەرز و ئاسمان، یعنی بەس مەریخ نەهاتە جواب، قسەی لەسەر کرد، ئیدانەی کرد. بەڵام ئەو سندیکە قسە هیچی نەکرد، بە پێچانەوەیان شێروانی ئەندامی سندیکانیە دوای دەکرد، ئەندامیش بوو، هەرچەندە ئەندام بوونیش پێوەەر نییە، بەڵام قەزم لەسەر دێ لە هەولێر دەیان دادگایی کردنی ئەوانە بەڕەوە چوو، چەندین سەفیر و قونسڵ و ئەوانە چون بەشداریان کرد ڕێکخراوی جیهانی، ئەو ملپانانەی هەولێرێ نەچوو، ئەو سندیکایانە شەرم لە خۆتان بکەن. ئەوە لە مێژوو دەنووسرێ کەتی 100 ملیۆن دینار بەناوی ڕۆژنامەگەری وەریان دەگرت کە ئێستا تەخفیز بۆتە بە 30 ملیۆن، ئەو بەناوی ڕۆژنامەگەری ئەوە دەچن. باشە بۆ ئێمە ینی بەجددی بۆ بەس لە سیاسەکان تونکەین، بۆ ئەو مەخلوقانە لێرە بیانگرین بیان دەینە بەرهێلکەوتە ماتەی لۆ عیبی کە ئەوانە بەس لۆگۆی ئەو دەسەڵاتن، دیوەکەی تری دەسەڵاتن بە ناوی قەڵەم. تۆ بزانە لەسەر دەیانێکو شێروان و گوهدار و ئەیاسکەرەم و هێمن مامەند ئەوانە کە کەیسەکانیان بە مانجی و ساڵ وا دەخانی، قسەیان نییە، ئەوانە لە پێناوی ئازادی دەژۆرێن، قسەیان نییە بەس سێ زەمان عەبدوڵایەک بە دەنگ دێ کە بەنووکە دەمانچە لە خەڵکیشدایە، بنووکە دەمانچە لە خەڵکدایە، کاکە چڕەبتی بە ڕۆژنامەگەری هەیە. هاوڕێیان شتشکە بە سەریعی بڵێم، ئەوە بە ئەو زۆر کەس هیچ ڕەخنەیان پارتیویەکی دێسەمەنی هەیە، ئەوەیە کچەکی خاوەن پێداویست تایبەتیە، چ بێ ئەخلاقێتەکە، ئەتوونە سەقافەت تێ نەزانی قانون ئێرە کووە، نەدەزانی جارە سۆسیال نادرێت لێرە، هەموو ئەوانەی ئەو قسانێ من دەکەم هەموو خەڵک دەزانی سۆسیال نادرێت. و لێرە بە پێی پێداویستی ئینسانەکە کاتژمێری دابین دەکرێت کە یەکێک ئاگای لێبیتن، ئیتریان دەبی منداڵەکەی خۆت ئەوها بێ ئەخلاق بی بچی منداڵەی خۆت بدەیە حکومەت بکەوی دوورفاهەتی خۆت، یان دەبی ئەو منداڵە ناو ئەو ماڵی خۆت بیژێنی. بێگومان کەس لە دایک و باوکیش بە ئەوە ترنیە بە ڕحمتر نیە لە بەرامبەری کە ئەگەن هەموو ئەوانەی دێک ئیش دەکە لەسەری. و یەکێک لەو دۆزەخە دابژی کە سویدەکان قسەیەکی جوانیانە دەرێ، یەکێکی هەندیکاپی هەموو ماڵەکە دەکات هەندیکاپ. من لەو دۆزەخە دەژیم کە هەموو ئەوانەی شارەزاییان لەوە هەیە، بزانن 20 ساڵت عەقڵی 2 ساڵە، خراپترین زۆری گەشتکەی هەیە کە هەر لەحزەیەک پێی ڕانەگەین دەمری، دەیان جار لە نێوان مەرگ و ژیان گەڕاندیتمانەوە. هەموو ماڵەکە بە پێی داونلۆد دەکرێت، بە پێی ئەو چونە دەرنا خواردن ئیلا ئیلاخر. من نامەوێت باز بکەم زیاتر لەو شتە، ژیانی تایبەتی خۆمان لە هەموو ئەوانە ئەجووری هەیە، ئەجووری نە کەس دەتوانێت بێتە ماڵی من ئەم بی بە ماڵی کەس. من لەو دۆزەخە دەژیم 20 ساڵە لە بڕی ئەوەی خەڵکێک ڕێز لەوە بگرین ئەو ژیانە دێم خەباتی شەو ڕۆژ 22 ساڵە ئەمن خەریکی ئەو وەزعم دە یەک جملەی پێیە ئەسەم عاشی کسەکەی خۆی دەژی ئەوی 176 ساعتە کە دەیان و سەدان کەس هەیە 300 ساعتی وەردەگری لە ئیشی تر، بەس لەو ئیشەی هەموو منەوە قسە دەکەم خۆ دەیان کەس لێرەیە سویدی. یعنی چ بێ ئەخلاقێتەکە کاچ خوب ئەوەش بە قانون دانرایە و بە مراقبە لەسەر دانرایە و دەیان لێ پێچینەوە هەیە و بە دوچون 2 ساڵ جارێک دەکرێت و شتی زۆری هەیە. بەهەرحاڵ هاوڕێیان ئازاد حەمەدەمینە کە دێ وەکێک لەو بۆقانەی دەسەڵات کە ئەوکو گوتمان ویژدا مردووە، ببین ئێستا ئەوە ڕۆژنامە نووسەکی ڕۆژنێز بزن 6 ڕۆژەشون بزنە ناوێرن برن لەل گچکە و گەورەی ئەو سندیکایی. بەڵام بۆ جەمال عەبدوڵایەک شەلاتی کە بنووکە دەمانچە لە خەڵکیدا چ دەکەن؟ ئازاد حەمەدەمین شەرم لە خۆت ناکەی دەی قسە دەکەی لەناو یا ئەو هات جوێن دەدەی کە وەکو گوتم مێژووی ئەو مەندیارە وەرە ئەتو پیاوی ئەوە بووی خۆت هەڵبژا 300 دەنگەچینە لە کاتێکدا کور ئەوەی مزرخەی ئاوێ ئەوەی مۆلیدەی کارەبای لە تەلەڤیزیۆنەکان پێ هەمووتان بە ڕۆژنامە نووسی، تاکسیەکانتان شوفێرەکانتان کورە ژنتان گسکە و گەورەتان 300 دەنگەچینە. تۆ کابراایکی ئەکسپاری لە 2015 وەکو سەرۆکەکانت وەکو سەرۆکەکانت 10 ساڵ 8 ساڵە ئەکسپایر بووی، ویجدان و ئەخلاقت نەبوو ڕۆژێک لە ڕۆژانەوەی لە هەمووی ئەوانش هاوڕێیان بڕۆم بپرسم بڵێ ئازاد حەمەدەمین لۆل بەر لە 2008 ئەوەی تحقیقی لەسەر بێئەخلاقی لەسەر دەستدرێژی گرتیان تحقیقیان لەسەردانا خوا خێری فەرهادقەونی بنووسی. کێشەی من لەوەدایە کۆمەڵێک کەسی بێشەرەف بە مەفهومە ڕۆژنامەگەری کە خالین لە ئەخلاق دێن قسە لەسەر ئێمە مانان دەکەن کە تەمەنی خۆمان لە ئەوروپایە لە داکۆچی لە ئازادی سیاسی مافی مرۆڤ بردەسەر.